ئەنجامداوە. ئەم سنتەرە 2000 بووەتە بە ماڵی دووهەمی گەنجان و ژمارەیەکی زۆری گەنجان ڕوو لەم سنتەرە دەکەن بە ڕۆژانە کاتەکانی خۆیان لەم سنتەرەدا بەڕێ دەکەن وەزیا لەوەش هەموو گەنجانێک کە سەرەتا دەچن لەم سنتەرە و 2000 دەبن بە خاوەنی باگراوندێکی ڕۆشنبیری پەرفراوان. بەرنامەی شومان تایبەتە بە قسەکردن لەسەر سنتەری چالاکی گەنجانی ڕانیە ئایا ئەکی چیە و کاری چیە و 2000 پرۆژەی بۆ ئایندە چی دەبێت و 2000 ئەگەر لە بەرنامەکەدا دەفەتە بوو کۆمەڵە قسەی زۆر جدیتر لەسەر پرسەکانی گەنجان دەکەین. میوانی عزیزی ئەم شومان لە بەرنامەی ڕوانین بە ڕێز کاکای قادرە بەڕێوەبەری سنتەری چالاکی گەنجانی ڕانیە کاکای بەخێربێی و سپاس بۆ باشینەی کاتاز. کاکاری دەمەوێت سەرەتا لەسەرەوە قسە بکەین کە بەڕێزت وەکو بەڕێوەبەری سنتەری چالاکی گەنجانی ڕانیە لەسەر سەرەتاکانی سنتەری گەنجانی ڕانیە بە شتێکمان بۆ باس سپاس بڵێەوە. بەڕاستیدا سنتەری گەنجان بۆ خۆی پرۆژەیەکی ناوپارێزی کوردستانە. ئەم سنتەرە بۆ زانیاری بەڕێست و گەنجانی خۆشەویست و بینەری بەرنامە لە کوردستان لە حەوت شوێن سنتەری گەنجان هەیە و پرۆژەیەکە ناوپارێز وەکو عینەیەک وەکو چۆن دەڵێ وەکو هەوڵێک بۆ خزمەتکردنی بەشێک لە گەنجان بە ئەرکی خۆی زانیوە کە لە سنتەرێکی ستایلێکی تازەدا بەشێکی هەبێ بۆ کارکردن لەگەڵ سنتەری گەنجان. لە ڕاستیدا بیرمە ساڵی 2001 دوایەوەی لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ لە بوارێکی تری گەنجان لاوان ئەو کاتە کارمان دەکرد بیرمان لەوە کردەوە کە هەوڵ بدەین فشارێک دروستکەین زمینەیەک دروستکەین ڕانیە گەنجی زۆری پێدایە پرۆژەیەکی ناوپارێز این پرۆژەیە کە تایبەتە بە گەنجان بیگوازینەوە بۆ ڕانیە. هەڵبەت بۆ جێبەجێبوونی ئەم بیرۆکەیە یا بۆ جێبەجێبوونی ئەو خەونە ئێمە پێویستمان بە کۆدەنگێکی گەنجانی ئێرە یالانی کەم زمینەیەکە بوو. بیرمە ئەو کاتە لە ڕێگای کۆمەڵێک هاوڕێی زۆر نزیکە لە ناوەندی هونەری هەنگاوی ئەو کاتە و کۆمەڵێک گەنجی خۆبەخش سەرەتایەکمان دامەزرا بۆ داواکاری کۆمەڵە کەسی تریش هەڵبەت. بەڵام من دەمەوێت پێت بڵێم هەوڵی ئێمە وای کرد قەنەعەت بۆ ناوپارێز بێنین پرۆژەیەک بۆ ڕامێدابین کات کە ئەم پرۆژەیە بە ناوی سنتەری چالاکی گەنجانەوە بێ بەداخەوە ئێمە لەم پرۆژەیەدا بۆ ماوەی 8 ساڵیش لە خانی کرێدا بووین بۆ ماوەی نزیکی 2 ساڵ لە 4 کەسی وەک چۆن دەڵێ بەعەقد ئەم سنتەرە بەڕێوەبدا هەوڵماندا بە ڕەحلەی شکاوی مەکتەب ئەم سنتەرە پێک بێنین. من بیرمە یەکەم هەنگاوی کارکردنی سنتەری گەنجان لەوە ڕادستمان پێکرد کە ڕەحلە شکاوەکانی مەکتەبی ماکۆک و چەند قوتابخانەیەشی ئێرەمان وەرگرت و لە 3 ژووردا سەرەتا دەستمان بەکار کرد. ئامانجی ئێمە لە هێنانی ئەم پرۆژەیە بۆ ڕانیە هەوڵدان بوو بۆ کارکردن بۆ گەنجی ڕانیە و دەوروبەری بەو ئاقارەی کە ئێمە شوێنێکمان هەبێت جیاواز لە ڕێکخراوەکانی تر بەو ستایلەی کە سنتەری گەنجان کاری تێدا دەکات ستایلێک بێت بۆی گەنجی ئێمە تێدا سوودمەند بێت. ئەمە وەکوون بۆ چۆن دەڵێ دەستپێکێک بۆ هێنانی سنتەر کە حەزم کرد لەو بەرنامەیە بۆ مێژوو باسی بکەم. هێنانی سنتەری گەنجان بۆ ڕانیە بۆ ئێمە ئەرکێک بوو لە ڕاستیدا کە تاوەکو ئێستاژە و ئەرکا پێمان وایەکێکی مێژوویە و پێویستی بە ستافێکی خۆبەخشیشە بوو لە هەندێک بواردا بۆی کارمان لەگەڵ بکات. ئیرادەی کارکردنی گەنجانی ئێرە وای کرد بەردەوام بین تێیدا سەرەتاکان لە چەند بەشێکەوە دەستمان پێکرد تا سنتەرەکەمان فراوان کرد. من بۆ زانیاری کرد دەڵێن بەشێکی زۆری سنتەری گەنجان بە هەوڵی گەنجانی ڕانیە هەر هەوڵی خۆی گەنجان هەوڵماندا ئەم سنتەرە وارێکین لە فراوانبوونی بەشەکانمان لە بیرۆکەی دروستبوونی چەند بەشێکی تازە لە هەر حاڵ ئێمە ئەم سنتەرەمان گەیاندە ئەم ڕادەی کە کۆمەڵێک بەشی هەبێ لەوانە بەشی کۆمپیوتەر کە سەرەتا لێ کۆمپیوتەرەوە دەستمان پێکرد بۆ فێربوونی گەنجان لە بواری کۆمپیوتەردا بەشی ڕۆشنبیری کە هەوڵماندا لە هەفتانە ڕۆژێک دابنین بۆ چالاکی ڕۆشنبیری کە ڕۆژانی پێنجشەمەمان 187 کۆڕی ڕۆشنبیری وەکو زنجیرەیە کۆڕی ڕۆشنبیری لەم سنتەرەی ئێمە ئەنجامدا. جگە لە بواری ڕۆشنبیری کە لە کۆمەڵێک کارێکی کارمان کرد کتێبخانەیەکی باشماندانا کە خۆشبەختانە ئێستا کتێبخانەکەی ئێمە یەکێکە لە پڕخواستترین کتێبخانە لە شارەکەدا کە ڕۆژانە ڕێژەیەکی زۆری گەنجی کوڕ و سەردانی دەکات و تێیدا سوودمەند دەبێت. جگە لەوە ئێمە هەوڵماندا بەشی شێوەکاری دابنین کە یەکێکە لە بەش ئەکتیڤەکانی سنتەر بەشی موزیک دابنین هەوڵماندا بەشی ستۆدیۆ لە کاتێکدا دابنین هەوڵماندا بەشی وەرزش دابنین بەهەرحاڵ لە چەند بوارێکی فراواندا ئێمە ئیشمان کرد.
سنتەری گەنجان لەبەر دوو هۆ بۆ ئێمە تاوەکو ئێستاش قسەیەکە کە دەبێت بەردەوام دیالۆگی لەسەر بکەین. ئەم سنتەرە لە بنەمادا پرۆژەیەک نییە بۆ ئەوەی کە بتوانێت وەڵامی گەنجیڕانی بداتەوە، داخوازی گەنجیڕانی یا کێشەی گەنجیڕانی چارەسەر بکات یان خەونی گەنجیڕانی بمانە فراوانەکەی بیهێنێتە دی بۆ لەبەرەوەی ڕانیە خۆت دەزانی لە ڕووی جوگرافیەوە بەس ناو مەرکەزەکەی نزیکی 100,000 کەسی تێدا نیشتەجێیە. سنتەرێک ڕەنگە ڕۆژانە بتوانێت 400 کەس ڕێی ئیستیعاب بکات نمونێکی سادا، بەڵام دەتوانێت ڕۆڵ بگیرێ بۆ دروستکردنی هێوێنێکی زۆر باش بۆ مامەڵەکردن و زەمینە خۆشکردن لەناو کۆمەڵێک گەنجدا. واتە ئەم سنتەرە قوتابخانەیەکی پەیمانگایەکی گەنجانەیە کە وە پێشتر گوتم سێ خاڵی ڕەولەتاییەک لە لای ئێمە ئەندامبوون نییە. ئێمە هەموو ئەو گەنجانەی کە دێنە لامان نابن بە ئەندام، دێت لە کۆرسێک بەشداری دەکا و دەڕوا دیتر دوای گەنجی تر دێ، یعنی لای ئێمە دووچاو دووبارەکردنەوە گرنگ نییە بەتایەوەی ئەوە گرنگە کۆرسەکانمان درێژە پێ بدەین، ئەوە گرنگە بتوانین بە پێی ماوەکان بە پێی کاتەکان پلانمان هەبێت و لەسەر پلان کار بکەین. نەبوونی فۆرم لە لای ئێمە بەمەعنای فۆرمی ئەندامیەتی نییە، تەنها فۆرمێکەیە پێی دەڵێن فۆرمی کردکردنەوەی خولەکان وە پرۆژەی ئێمە پرۆژەیەکی خزمەتگوزاریە لە خاڵی دووەمدا. خزمەتگوزاری واتە ئێمە پارە لە گەنج وەرناگرین، پرۆژەی ئێمە هەموو ئەم کۆرس و دەوراتانەی کە لە ئێمە لای ئێمە دەکرێتەوە بەشێکی زۆری گیانی خۆبەخشیە. بەنمونە و مامۆستایانەی لای ئێمە دەیڵێنەوە ڕەنگە مانگی 150,000 دینار لە کولمان وەربگرێت، بەڵام خۆتان دەزانن بنمونە لە زۆر کەفی تایبەت هەیە مامۆستاکەش حەقی خۆیەتی بنمونە ئەگەر گیانی خۆبەخشی تێدان بێت. ئەوەی کە لە لای ئێمەیە تەنها فۆرمێکی ئەندامبوونە کە بەبڕی 30,000 دینار ئەویش بۆ سەرجەم گەنجەکان ناپڕ دەکرێتەوە. لە هەر حاڵ هاتنی سنتەری گەنجان سەرەتایەک بوو. ئێمە خۆشبەختین بۆی لە کوردستان توانیمانە لە 7 شوێن ڕانیە شوێنێک بێت کە سنتەری گەنجان هەیە. بەڕێستان دەبێت بزانن کە ئەم سنتەرە لە زۆربەی قەزا و شار و شارۆچکەکان نییە. بەنمونە من خۆشم هێشتا لە هەوڵدام و یەکێکم لەوانەی کە بە بەردەوام یەکێک لە خەونەکانمە بتوانین ئەم سنتەرە یا مناڵپارێز یا حکوومەت یان ڕێکخراوە NGO نێودەوڵەتیەکان بتوانن زمینەیەک دروستکەن فۆرمی ئەم سنتەرە لە شار و شارۆچکەکانی کەش بکەنەوە، بەنمونە لە قەڵاتزێ، نمونە لە حاجیاوان، نمونە لە چواقۆڕنە، نمونە لە زۆر شوێن. بەرحاڵ لە ڕانی ئێمە توانیمانە سەرەتایە ینی بەشێک بین بۆ خزمەتکردنی بەشێک لە گەنجان. زۆرجار دەکەوینە ژێرە و پرسیارەی ئێوە چیتان بۆ گەنجان کردووە؟ ئێمە بە داتا قسە دەکەین، ئێمە مانگانە بە ئامار قسە دەکەین. بنمونە ئێستا لە بەشی شێوەکاری ئێمە 49 گەنج سوودمەندە، 49 گەنج. ئەمە ڕۆژانە دوای نیوەڕانە و پەیمانگایەکی هونەری بە گڕۆپ دادەنیشن و کاری شێوەکاری دەکەن. لە ئینگلیزیدا 203 گەنج ئێستا لە 3 گروپی زمانی ئینگلیزیدا سوودمەندە. ئەم گروپە ئینگلیزیانە بە 3 ئاست دابەش کراوە لە ڕێگای دوو مامۆستای بەڕێزی خۆبەخشەوە بواری ئینگلیزیمان دەڕوا. لە بەشی مۆزیک نزیکی 95 بۆ 100 گەنج لە 3 گروپی مۆزیک لە سنتەرەکەی ئێمە ئێستا بەشدارە ڕاهێنان دەکات پەروەردەی پێ دەکرێت کە هەوڵمان داوە بە هۆی گرفتێک لە بواری مۆزیکی ناو گەنجان لە شارەکەدا تایبەتمەندی کردین. بنمونە ئێستا ئێمە گروپێکی سەربەخۆی گیتارمان داناوە، نمونە بۆ ئەوی پەرە بە و گروپی گیتارە بدەین تاوەکو گروپێکی سەربەخۆی گەنجانە بتوانین کار بکەن. خۆشە دەزانی گیتاریش 2000 ئامێرێکی گەنجانەیە، نەکرد بۆ گیتار بنمونە بۆ ساز بۆ زۆر شت تیپێکی مۆزیکی باشمان لە سنتەر پێکهێناوە کە کۆمەڵک گەنج چەند ساڵێک کە دێن لەو بوارەدا خۆیان پەروەردە کردووە. کتێبخانەیەکی باشمان هەیە کە ئێستا نزیکی 4000 کتێب سەرچاوە لە کتێبخانەکەی ئێمەدا ئامادەیی هەیە. ئەم کتێبانە گەنج دەتوانێت کاتی جەربی بێت، خواستنی بێت کات ڕۆژانە ئیشتراکی ڕۆژنامە و بۆبارەکانمان هەیە تاکە سنتەری لە ڕانی لە دەواممان بەڕەسمیە، ینی ئێمە لە شوێنێکی نادەوڵەتی، ینی ستایلی ئیشی ئێمە ستایلێکە کە کەس گەنجێک دێ بۆ سنتەر بەشێک دەبینێ پێی دەڵێن پێشوازی. لە پێشوازی هەموو ئەو گەنجانە کۆدێکیان دەبێتێ بۆی ئێمە بتوانین لە ڕێگای سیستەمی داتابیس ئەوەی پێی دەڵێن ئەم سیستەمێکی حکوومەتی ئەلکترۆنی لەسەر بنیاد دەنرێ لە ئایندەدا ئێمە بزانین مانگانە چی دەکەین، چەند کەس لە ئاستی پەیمانگا، لە ئاستی زانکۆکان، لە ئاستی ناوەندیەکان، لە ئاستی منەڕەتیەکان دێن سەردانمان دەکەن بۆ تا چەند ڕنگدانەوە مامەسەریاندا هەیە. لە بەشی پێشوازی ئەمە ئەو داتایەمان بۆ ڕێک دەخرێت کە داتای مانگانە و داتای ڕۆژانە و داتای ساڵانە و هەموو ئەوانەیە. لە هەر حاڵ بەشەکانی ئێمە و بەشێکی فراوانە دەکەوێتە کۆمەڵێک بوارەوە، هەم لە بوارە وەرزشیەکە، هەم لە بوارە ڕۆشنبیریەکە، هەم لە بوارە هونەریەکە بنمونە، هەم لە بوارە پەروەردەی زانستیەکە. ئەوەی ئێستا گرنگە بۆ بەڕێستان ئاماژەی پێ بدەم سنتەری گەنجان یا ئەم پرۆژەی ئێمە
ڕاستە پرۆژەیەکی نادەوڵەتیە بەڵام هەموو کەسێک دەتوانێت ئەم کاتانەی من دێڵێم چێکی تاکە ڕێکخراوین دەواممان لە سعات 8:30 بەیانیان دەست پێ دەکات بۆ 12 وەڕۆ لە سعات 3 دەواممان دەست پێ دەکات بۆ 6:30 ئێوارە واتە دەوام لای ئێمە هینێک نییە دەرگا بە ئارەزوی خۆمان بێ بیکەینەوە بەتای ئەوەی ئەمە دەوامی ڕستنی سنتەری گەنجانە جگە لە هەفتەیەکدا ڕۆژێک پشوی ڕستنیمان هەیە کە ئەمە بۆ کارمەندەکان و شتێکی سروشتی ئاسایی کارکردنە بەهەرحاڵ ویستم ئەوەت پێ بڵێم ئەم سنتەرەی ئێمە پەیمانگایەکی گەنجانەیە مەبەستیدا خزمەتکردنە بە گەنجان هەوڵدانە بۆ پەرەپێدانی خەون و بەهرە و توانە و ئەو حەزانەی کە گەنجان هەیەە بەڵام تو خۆت دەزانی لە وڵاتێکدا لە شارێکدا لە کۆمەلگایەکدا لە زمینەیەکدا کە تۆ هێشتا کۆمەڵێک گرفتت هەیە هەر دەتوانی ئەم زمینانە دروستکەی دەتوانی بەنمونە کۆمەڵێک کوڕی کوز دروستکە ئێستا خۆشبەختی لەوانە بەدەیان گەنج دەبینی لە دامەزراوە دەوڵەتەکان دامەزراوە کە لە دوای لای ئێمە لە کۆمپیوتەر تەواوی کردو و سێقۆناوی بینی بە بنمونە ئێستا بخۆی لە شوێنێک دامەزراوە خەڵک دەبینین هاتووە لە لای ئێمە خولی درومانی کردووە ئێستاکە دەبینین خۆی بژێوی خۆی بەڕێوە دەبات خەڵک دەبینی کولی جوانکاریمان کردو ئێستا کەفتی خۆی هەیە بنمێنیشی خۆی هەیە خەڵک دەبینین لە بواری ڕۆشنبیریدا خۆشبەختین بەوەی لەناو گەنجی ڕانیە لە ئاستی کوردستاندا خۆزگەدا قایل بکرێ ڕانیە تاکە شوێنێکە بواری گەنجانی لە هەر شوێنێک بە ئوسلوبێک قسەکەن دەڵێن گەنجی ڕانیە بۆ لەبەرەوەی ئاستی وشیاری لەم شارە گەشەیەکی زۆری کردووە لە چاو ئاستی شار و شارۆچکەکانی تردا داتاکان پێمان دەڵێن بواری ڕۆژنامەنووسی ئەگەر بە عینەیە گۆڕدەبین بەنمونە تەنها لە ناو ڕانیە نزیکی 75 ئەندامی کارای سندیکای ڕۆژنامەنووسانمان هەیە نمونێکی سادا چەندین کەناڵی ڕاگەیاندنمان هەیە هەڵبەت ئەم کارانە کاری ئێمە نییە و سنتەری گەنجان بڵێن ئێمە کردومانە ڕابەخڵە لە یەکتری تێ نەگەین ئێمە دەڵێن بەشێک لەو خەونە لەسەر ئێمە بووە کە بە خۆشحاڵیەوە کارمان لەسەری کردووە و پێمان وایە ئەو کارە هێشتا زۆری بەبەرەوە ماوە مەسلەی گەنجبوون مەسلەیەک نییە زوو بەرهەمەکەی وەرگریەوە کارکردن لەگەڵ گەنجان کاری مانگو ساڵێک و 2 ساڵ نییە چونکە تۆ ئیش لە ناو مێژوودا دەکەی ئیشکردن لە ناو مێژوودا کارکردن لە ناو فەرهەنگی گەلێکدا مەسلەی گەنج مامەڵەکردن لەگەڵ گەنجێکێک لە هەستیاترین تەوەرە لە کۆمەلگای ئێمەدا بەدیوێکدا ئێمە هێشتا دەزانین کۆمەڵی خەڵکی چاوی بە سنتەرەکە ئێمە هەڵنایە کۆمەڵە خەڵکی دەوێت سنتەرەکەی ئێمە ناشیرین بکە بەڵام ئێمە ئەشتا بە ئەتیادی بە نۆرمال وەری دەگرین لەبەرەوەی دەزانین تۆ بتێ بم ستایلە تازە لە هەر شوێنێک کارکەی پێویست ئەڕوبەڕووی گرفت دەبیەوە دوجار قسەی کۆتاییم لە وەڵامی ئەو پرسیارەت لەوەدا دێنم خۆشبەختین بەوە یان یەکێک لە هەندەرە زۆر سەرەکیەکانی ئێمە لە ئیشدا ئەوەیە کۆمەڵێک گەنجی کوڕ و کچی زۆر باش بەڕادەیەک ئێستاکە ڕێژەی بەشداریکردنی کچان لەناو سنتەردا هیچی وای لە ڕێژەی کوڕان کەمتر نییە کەمە بۆ ئێمە جێگای خۆشحاڵیە تەنها لە مانگی 6دا 1100 نزیک هەفتا گەنج لە سنتەری گەنجانی ڕانیە سوودمەند بووە ئەم داتایانە هەمووی بە بڕوانامە هەمووی بە ناو هەمووی بە داتا هەمووی بە کۆد لەلای ئێمە تۆمار دەکرێت و ئێستا لە مانگی 7دا پلانێکی فراوانترمان هەیە دوجار کوردەکەنەوە لەوەی ئێمە بەشێک لەو کارە دەگرینە ئەستۆ بۆ پێمان وایە دەتوانین بەشێکی بگرینە ئەستۆ چونکە مەسلەی گەنجان هەر بە سنتەرێک چارەسەر ناگرێ ئیشی هەموو کایە ڕۆشنبیری و پەروەردەیەکانی کۆمەلگایە چونکە گەنجان دوجار ئەو نەوەیان کە بۆ ئایندەی وڵات کە بۆ شوناسی وڵات کە بۆ گوتاری وڵات کە بۆ گوتاری نوێبوونەوە لە وڵاتدا ئەو هێنان کردە کاریان لەسەر کاخارین ئەوەی کە باست کرد کە دەڵێ لە سنتەری گەنجان تەنها لە 7 شاردا هەیە سەبارەت بە بەشەکان من نمونی ڕێکخراوی وام لایە کە بەنمونە بەشەکانی سنووردارە ئەبستم بۆی ئەوەی منداڵ پارێز ئەمە نیە بەنمونە سنتەری گەنجان بەشەکانی سنووردار نییە بۆی تەنها دەبێت بەنمونە 7 بەش بێت یان 8 بەش بێت نا لای ئێمە دەسەڵاتی ئێمە کراوەیە بۆ کردنەوەی بەشی زیاتر ئێمە مامەڵەیان لەگەڵ خواستی گەنج دەکەین لە کاتێکدا بزانین گەنجەکان داخوازیان هەیە بۆ بەشێکی تازەتر ئێستا لە بیری ئەوەداین لە سنتەر بەشی سەرتاشی بکەینەوە بۆ لەبەرەوەی هەست دەکەین خوازیار یەک هەیە دوجار سەرتاشیش دەبێتە بەشێک لە دۆزینەوەی کار بۆ کۆمەڵک گەنج بنمونە لە ئایندەدا یان نازانم با ئەمە بڵێن نەبێ لە بیری ئەوەداین بنمونە با سنتەری گەنجان ڕۆژێ خولێکی زێڕەنگری بکاتەوە بۆی گەنجان بنمونە فێری پیشە بن
مەبەستم ئێمە ئێستا لە بیری ئەوە داین بەشەکانی سنتەر زیاد بکەین بۆیە سنتەری گەنجان بەشەکانی سنووردان نییە نەخێر بەس کۆمەڵێک بەشی سەرەکیمان هەیە لە هەموو سنتەرەکان بە نمونە کتێبخانە لە هەموو سنتەرەکانماندا هەیە و دەبێت گرنگی پێ بدرێ لەبەرەوەی ئەمە یەکێکە لە سەرەکی ترین بەشەکانی ئێمە بواری هونەر و بواری ڕۆشنبیری ئەم دوو بوارە زۆر سەرەکیە لەگەڵ بواری وەرزش کە دەبێت لە ناو سنتەرەکانی گەنجان کاری تێدا بکردێ بەڵامی تر خۆت دەزانی بە نمونە سنتەری گەنجانی سلێمانی سێ یاریگای هەیە بواری وەرزشی فراوانترا بەڵام ئێمە لە سنتەرەکەی خۆماندا یاریگامان نییە بنمونە کە یاریگامان نییە تۆ بە ناچاری تووشی گرفت دەبی لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک وەرزشکاری زۆر باش لە دوو تیپی وەرزشی لەگەڵمانن کە خۆشبەختانە تیپی پلەیەکمان لە ئاستی پلەیەکەکانی ناو شاری ڕانێدایە. بینەرانی بەڕێز ئاگادار دەکەم بەرنامەکەی بە شێوەیەکی ڕاستەوخۆی و لە ڕێگەی ئەو ژمارانەی کە دێنە سەر شاشە گەر سەرنجێک یا پرسیارێکی دیاریکارم هەیە توان ئاراستەی ڕێزگار خاتی بکەن. کاخالید من شتێک هەیە دەمەوێت بە جەنابی ڕابگەێنم کە شتێک هەیە لە ئێمە لای گەنجانی ئێمە سەرنجە ئەویش ئەوەیە پێمان وایە کە کاتێک کە سەرنجێک یا کە سەنتەرێک یا ڕێکاوێکی گەنجانە هەیە دەبێ ئەم ڕێکخراوە تەواوی ئەم سەنتەرە تەواوی خەون و ئاوات و حەزوکی لای گەنجان بهێنێتی بەنمونە ئەگەر گرفتی نیشە زێبوونمان هەبێت ڕەنگە کە لە گەنجێک پرسی یا ئێستا ئێمە کامیرەی تەلەڤیزیۆنی خۆمان بیستە ناو بازار و پرسیار لە کۆمەڵێک گەنج بکات پێی وایە کە سەنتەرانە زەرورە ئەوەی ئیش لەسەر کۆمەڵێک شتی حیاتی گەنجان ینی بەنمونە گرفتی بێکاریە گرفتی نەبوونی شوێنە گرفتی سەواجە کۆمەڵێک مەسائلی کەیە حەز ناکە ئەم هەڵەتی گەشتە هەیە لەم گەنجانی ئێمە بۆ سەنتەرێکی لەم جۆری وەکو سەنتەری گەنجان تو دەست خۆش بۆ پرسیارێکی کردت لە ڕاستیدا خاڵە زۆر گرنگە ئێمە وەکو مامەڵەکردن لەگەڵ گەنج یا لە گفتگوی گەنجانە باسی بکەین پێش هەموو شتێک 100% لەگەڵ قسەکەتدام ئەم سنتەرانە دەتوانن بەشێک لە خەونی گەنجان بێنەری لە هەموو وڵاتێکی پێشکەوتوودا ئەم سنتەرانە دەکرێنە کایەکایە لە وڵاتێکی پێشکەوتووی نمونەیەکت بۆ بێنمەوە وەکو کۆریای باشووردا نزیکی 1100 ڕێکخرا و سنتەری جیاوازەیە کە لە بواری گەنجاندا کار دەکەن بەڵام ئەمانە دابش دەبن بەسەر هەر کەسە ئیشێکی تایبەت وەردەگرێ ئیشی ئێمە ئەگەر لەو فراوانەدا سەیری بکەین لە وڵاتێکی بچووکی وەکو هەرێمی کوردستاندا ئێمە ئیش لە بواری پەروەردەیی گەنجاندا دەکەین لە ڕێگای ئەم کۆرسانەی کە گەنجەکان خۆیان داوایان دەکەن بۆیە مەسەلەی نیشتەجێبوون چونکە گرفتی ئێمە گرفتی زۆرە دوجار وەناحەقیشی نییە دوجار گەنجێکە لە وڵاتە لەدایک دەبێت گەنجێکە لە وڵاتە یەک دنیا خەونویستی هەیە وە دوجار یەک دنیا ئاستەنگ و لەمپەر و گرفتی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری هەیە بەڵام ئەمانە دوجار سروشتی ژیان و سروشتی گەشەکردنن کە دەبێت گەنجان خۆیان بەشێک بن لە ئیرادەی ململانێکردن بۆ باشبوون و بۆ ستاندنی حەقی خۆیان بۆ ئاراستەیە کە گەنج بوون هەر ئیشی سنتەرێک نییە ئیشی تەواوی کۆمەلگایە مەسلەی گەنجان و خەونی گەنج بە سنتەرێک بەدینایە بەوەی کە سنتەرێکمان هەبێ لەڕانێ بە ناوی سنتەری گەنجان بتوانێت کێشەی گەنجی ڕانی چارەسەرکات کاکە من با زۆر ڕاستگۆ بم لەگەڵت و ڕاشکاوم لەگەڵت دوێنێ لەگەڵ میوانی کیبیانی کە هات بۆ سنتەر زۆر ئاسوودە بوو گفتوگۆم کرد دوجار ناچار بووم پێی بڵێم وتم بەڕێز ئێستا ئەم سنتەرە نزیکی 400 کەسی تێدایە بەڵام بڕۆ بۆ باخچەیەک 400 کەسی تێدایە بڕۆ بۆ چاخانەیەک 200 کەسی تێدایە بڕۆ بۆ هەر شوێنێک دەڵێ نیوەڕۆ بڕۆ بۆ کام دەستگایە دەڵێ ئەوەندەی تێدایە ئەم شارە 100,000 کەسی تێدا نیشتەجێیە بەس ناوەندی مەرکەزی ڕانیە وا کارکردن لەگەڵ گەنجان کاری فراوانە و دەبێم هەڵە ناو گەنجان ئەوە بکەین ینی بە شێوازێکی تر قسەی لێ بکەین بۆی بتوانین سنتەرەکان بە قەدر ئەرکی خۆیان پلانیان هەبێت و کاریان هەبێت و کارەکانیان بۆ ئاراستەیە بڕوات کە بۆ خزمەتی گەنج و لەسەر خواستی گەنجان خۆشیان بێت. سپاسی خەیدان پێوە دێوە بگرم کاک سۆران بەڵێ مرحبا سەرچاو قوربان سپاس کاک سۆران سپاس کاک بەس دەنگی تەلەڤیزیۆنەکەت کاک سۆران یەک تۆز دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەم کەی مەمنون دەبی فەرموو چاوت خۆش بێ فەرموو بەڵێ خولی کۆمپیوتەری بەڵێ بەڵێ خۆش سپاس بەڵێ کاک سۆران سپاس دەکەم سپاس کاک سۆران پێم دیکە سپاس بەڵێ کاک خالید
وڵا کاک سۆران سپاسی دەکەم ئەم پێشنیارێکی زۆر بەجێیە بە چاوان ئەگەرچی ئەکسس خۆتان دەزانن یەکێکە لە بەرنامە پێشکەوتەکانی کۆمپیوتەر ئێمە هەوڵمان داوە پێشتریش کاری لەسەر بکەین بەڵام لەسەر خودی ئەم پێشنیارە بەسەرەکی نا دەرفەتمان کەمتر بووە و لێت ناشارمەوە لە چەند ڕۆژی ئایندە کۆمپیوتەرەکانی سنتەر دەگۆڕدرێن ئێمە هێشتا ئیش بە کۆمپیوتەری پتیۆم 2 پتیۆم 3 دەکەین کە زۆر بەرنامە هەیە لە بەرنامەماندا هەبووە بیکەین بەڵام بەداخەوە کۆنی کۆمپیوتەرەکانمان کە چەندین ساڵە دەورەیان لەسەر دەکرێت نەمانتوانی خۆشبەختانە بڕیارە لەم 1-2 ڕۆژەی ئایندە بەشی کۆمپیوتەری سنتەری گەنجان بە تەواوەتی بگۆڕین بە کۆمەڵی کۆمپیوتەری تازە یەکەمین پێشنیار کە بە دڵنیاییەوە کاری لەسەر دەکەین پێشنیاری کاکە سۆرانە و ئەرکی ئێمە دەبێت سوپاسی دەکەم بۆ پێشنیارەکەی کاخاری یەکێکتر لەم خاڵە بەهێزانی کە لە سنتەری چالاکی گەنجاندا هەبووە چالاکی گەڕۆک بووە لە شار و شارۆچکەکاندا ئەوەی من لە نزیکەوە ئاگدار بووم ئەم چالاکیە زۆر بەهێزە بوو کە لەم کاتەدا توانی ڕنگدانەوەیکی گەورە بینێ کە لە حەجیاوەداکە ئەمە تا چەند بەردەوامی هەیە و تا چەند هەوڵدن بگیرێ سەر ئەمەدا لە ڕاستیدا ئێمە بە هەستکردن بەوەی کە وەک چۆن دەڵێ گەنجانی دەوروبەرمان لە زۆرترین خەون و خولیای گەنجانەی خۆیانەوە بوون بێبەش بوون هەوڵماندا ساڵانە پرۆژەی گەڕۆک دابین بکەین تا ئێستا توانیمان سەرەتا لە چواقڕنە دەستمان پێکرد چوین بۆ چواقڕنا دوجار چوین بۆ حاجیاوە چوین بۆ قەڵاتزێ گەڕینەوە بۆ چوار بۆ حاجیاوە کە دووەم جار نزیکی 786 گەنج لە حاجیاوە تێدا سوودمەند بوو ئێستا پرۆژەکەمان لە ژاراوەیە ئێستا لە ئیشداین لە پرۆژەی گەڕۆک و خوێندنگایەکمان لەوێ وەرگرتووە بە هاوکاری مدیر ناحیەی ئەوێ کاگازات کە یارمەتی باشی داوین و چەند مامۆستایەکی خۆبەخش لەوێ هاتن بە دەنگمانەوە ئێستا لەوێ خوێندنگەیەکمان وەرگرتووە و بانگەوازمان بۆی کردووە و ڕێژەیەکی زۆری گەنجی کوڕ و کچ هاتووە توانیومانە چەند کۆرسێکی زمانی ئینگلیزی لە ژاراوە بکەینەوە کۆرسی کۆمپیوتەر بکەینەوە کۆرسی درومان بکەینەوە دەمانەوێت لە چەند ڕۆژی ئایندە کۆرسی ڕۆشنبیری گشتی لە ژاراوە پرە پێ بدەین مەبەستم ئێمە لە چالاکی گەڕۆک بەردەوامین لە ڕاستیدا کاکە هونەر دوو خەسڵەت لە ناو سنتەری گەنجان کە حەز دەکەم باسی بکەم ئێمە پێشتر هەوڵماندا ساڵانە ڤیستیڤاڵی کەلەپوریمان هەبێ سێ ڤیستیڤاڵمان ئەنجامدا ڤیستیڤاڵەکانمان ستایلێکی تازە بوو بۆ مامەڵەکردنی گەنج و کەلەپوری نەتەوایەتی خۆی ئاشنابوونی بە ڕابردووی خۆی بەڵام بە ستایلێکی گەنجانە کە مامەڵەکردنی گەنج لەگەڵ هونەری بەکارهێنانی کەلەپور و فۆکلۆری خۆیدا لە خسمەتی سەردەمێکی نوێی گەنجانەدا بێت کە هەم لە ڕابردوەکەی دانەبڕێ هەمیش گەنجێک بێت لە سەردەمەکەی خۆیدا بتوانێت گەشەیەکی باشتر بکات ڤیستیڤاڵی کەلەپوری سێ ڤیستیڤاڵمان ئەنجامدا ئێستا دیالۆگێکەیە لە ناو سنتەرەکەی خۆماندا بۆی بتوانین پلان دانینەوە لە ئایندەی کارکردنمان ڤیستیڤاڵی کەلەپوری درێژە پێ بدەینەوە و ئیشی لەسەر بکەین لە چالاکی گەڕۆک کە یەکێکە لەو چالاکیانەی لە ڕاستیدا ئیشی ئێمە نییە ینی ئیشی ئێمە وەکو سنتەری گەنجان وەکو ئەرکی ڕسمی مناڵپارێز دەوامی ئێمە لە ناو سنتەردایە بەڵام ئەوان دەستیان نەگوتین بۆ هیچ چالاکیەک کە خۆمان پێشنیاری بکەین و گەنجمان لەگەڵ بێ بەخۆبەخشی ئیشی بۆ کاو زمینەی بخۆش بکات لەو سۆنگەیەوە پرۆژەی گەڕۆکمان هەڵبژات لە ڕاستیدا ئاسوودەترین ئەو پرۆژانەی کە ئێمە ئەنجاممان داوە پرۆژە گەڕۆکەکانمان بووە تەسەور کە تۆ مانگێک دەچی بۆ شوێنێک لەو مانگەدا ئێمە ئاهەنگی مۆزیکیان بۆ دەکەین کۆرسی ڕۆشنبیریان بۆ دەکەینەوە لە چەندین دەورە مانگێک گەنجەکان ڕادێنین بڕوان پێ بکە ئەو کاتەی کە شارۆچکەکان بەجێ دێڵین و دەگەڕینەوە هەست بە وەک چۆن دەڵێ خەمێکی زۆری سەرڕۆحی گەنجەکان و تەنانەت کارمەندەکانی خۆشمان دەکەین بەڵام دوجار ئەوە بەوە خۆشحاڵ دەبین کە لای ئێمە ئەمە خاڵی بەردەوامی ئیشکردنە لای ئێمە ناوەستێت و لای ئێمە ئێستا لە ژاراوەین پرۆژەی ئێوەمان تەواو بێ لە کاتی تردا کە هینمان کردین بۆ شوێنی تر خۆت دەزانی هەموو ناوچەکانمان پێویستی بە ئیشکردن هەیە هەموو ناوچەکانمان دێمەوە سەرخاڵێکی زۆر گرنگ کۆرس دەکرێتەوە لە هەموو ئەم شوێنانە بەڵام کۆرسی بێ بەرامبەر ناکرێتەوە یان کەم دەکرێتەوە سروشتی ئیشی ئێمە لەبەرەوەی ئیشی بێ بەرامبەرە ینی تۆ کە دەچی بۆ شوێنێک ئێمە پێداویستیەکان وەکو سنتەرەکەی خۆمان داوا لە مناڵپارێز دەکەین بۆمان دەگرێتە ئەستۆ دواتر ئێمە بەبێ بەرامبەر ئەمیشە دەکەین واتە لە ژاراوە ئێستاکە زیاتر لە 300 گەنج لە پرۆژەکەی ئێمە بەشدارە لە هەموو ئەم 300 گەنجەی ئیلتیزاماتی 250 دیناری تەبعمان نەخستوتە سەرهیز گەنجێکی ژاراوەوە بۆ لەبەرەوەی ئێمە دەزانین ئەم گەنجە ئەوە نییە تۆ ئیلتیزاماتی بخەیە سەر بە تا ئەوەی دەبێت زمینەی بۆ دروستکەی ئۆندەی لە توانادا ینی تۆ ئۆندەی پێت دەکرێت هەڵبەت ئێمە زۆر شتمان پێ ناکرێت
ینی زۆر خەون هەیە لە لای ئێمە هەیە بەڵام دەسەڵاتمان نییە لەبەرەوەی ئێمە زۆر شەفافین لە قسەکردندا و زۆر لە ئیعلام ڕای دەگەێنین ئێمە ماگانە سنتەری گەنجان بە 500,000 دینار بەڕێوە دەبین ینی من ئەوە لە ئیعلام ڕای دەگەێنم نسیەی ئێمە لە ئیشکردندا 500,000 دینارە 500,000 دینارمان هەیە بۆ ئیشی ماگانەی سنتەرێکە ڕۆژانە 400-500 کەس دێ سەردانی دەکا هەر بە ڕێزێک پێی خۆشە بە بەیانی سعات سێ سەردانی سنتەر بکە ئەگەر 400 کەس لە سنتەر نەبوو بە نمونەهیم کە بەڵام ئەوەی سەرکەوتنی ئیشی ئێمەیە لە سێ خاڵدایە خاڵی یەکەمیان لە شوێنێکدایە کە من بۆ مێژوو سوپاسی زۆری ڕێز قایمقامی قەزایڕانی دەکەم کە هەڵکارێکی زۆری کردین لە دابینکردنی ئەم بینایە و سوپاسێکی زۆری وەزارەتی ڕۆشنبیری دەکەین کە وەختی خۆی لە ڕێگای وەزیری ڕۆشنبیریەوە ئەم بینایە بە شێوازێکی کاتی درا بە ئێمە بە شێوازێکی کاتی بۆی ئیشی تێدا بکەین بەرحاڵ دوو گەنجی خۆبەخش ئێمە لەناو ئەم سنتەرەدا یەک دنیا گەنجمان هەیە کە حەزی لە ئیشە ڕۆژانە دێ دەڵێ بۆ نامبێ بۆ ژارەوە ینی بۆ نامبێ حەزی لە ئیشە خواخوایەتی بەس ئەوەندا تۆ شتی حیزبی مەخەسەر بۆ مەبەستی حیزبی یا مەبەستی شخصی تایبەت بەکاری مێنە زمینە بۆ گەنجەکە دروستکە من تەسەور دەکەم یەک دنیا گەنجی خۆبەخش لەو منتیقەی ئێمەدا هەیە کە هیچی کەمتر نیە لە گەنجی شار و شارۆچکە و تەنانەت وڵاتەکانی تریش گەشەی گەنجان لە ناوچەکەی ئێمەدا بەڕادەیەکی باش گەشەی کردووە بەڵام بگورە لەو ئاستەدا نیە من پێت بڵێم ئێمە توانیمانە کێشەی گەنجی ڕانیە وەکوی کە پێشتری جەنابەت لە پرسیارەکەدا ڕوونت کردەوە چارەسەر بکەین پێمان وایە کارمان زۆر لە پێشماوە پێمان وایە دەبێت زۆر گفتوگۆ بکەین پێمان وایە دەبێت زۆر بەشی تەقزە لە سنتەر بکەینەوە پێمان وایە دەبێت ئەم سنتەرە بکەینە دوجار عینەیەک بۆی بتوانین کاری گەنجانە و گەنجبینی زیاتری تێدا بکەین بۆ ئاراستەی کە عەقلی گەنجبینی لە تەک گەنجێتیدا گەشە پێ بڵین سپاس خەیبان پێ دیوەرە گرمو دەکەمەرە کاک بێسو چێمان لەگەڵا زاموا بەڵێ باشتر قوربان بزانم سپاس دەبێ مزامەلە ملێرەوە تەسبێ تەلەڤیزیۆن ڕاستەواری گوڵبارانی کارخانەی قادر دەکەم سپاس قوربان دیارە سەنتەری گەنجانی لەگەڵ سەنتەرانی کە لە شاری ڕانێت بەگیر خۆی زۆربەی گەنجان ناکردێتەوە تاکە سەنتەرێک بۆ کارستان ببنەوە هەستەکانی گەنجان بووە بەتایبەت لە پشووی هەرگەکە گەنجان لەو لانە ڕاستێ و ئاواتەکانی خوا دەدۆزنەوە بەڵام یەک پێشنیاری سوزم هەیە بۆ کارخانەی بەڕێز زۆر کۆمەڵێک لاو پێشنیاری دەورەیەک دەکەن بەڵام دەبینی لەبەر ژمارەی کەمی لاوەکان ئەو دەورەیە قبول ناکرێت جا هیوادارم لەبەر ئەو لاوانە زۆر تامەزری ئەو دەورە بۆ منە دەورەی سپاس یاخود هەر دەورەیەکی تر بێت بەڵام دەبینی ئەو دەورە لەبەر ژمارەی کەمی ژمارەی ئەو ناوانە قبول ناکرێت زۆر سپاسان دەکەم و هیوادارم پێشنیارەکەم وەرگرن دووبارە خۆشەویست و ڕەزم بۆ سەرجەم کارمەندانی سنتەری گەنجان زۆر سپاس کاک زاموا سپاس بۆ پەیوەندیەکەت کاک شەماڵ بەڵێ ئەلو چۆنی باشی سەرچاو قوربان سەرەتا دەستخۆشی و بەرنامەتان دەکەم سپاس کاک شەماڵ هیوادارم بەرنامەی لەو شێوەیەتان زۆر بێت کە باز لە چۆن دەڵێی باز لە ئەو چارەشیانەی کارخانەی باسییان دەکات بۆ سنتەری گەنجان کە خزمەتێکی زۆریان بە گەنجانی شاری ڕانیە و دەوروبەری کردووە بەڵام من چەند تێبینیەکم ێستا کارخانەی هەیە بەڵێ ئێمەەوەیە کە دەڵێت ئێمە نێش پێشوازیمان داناوە تەنها باز بۆ پێشوازی خەڵک بەڵام ئێمە پرەخراوە شڵانێکە لەسەر تەناشتان بەدەرمان کردو ئەسڵان ئەسمینە بارەکە ئەو سەنتەرێوان ڕێزمان لێژیا و بەخاتشمان نەکراوە کە ڕۆژتیشین کەس نەبووە کە بڵە بەخێشتنەوە ڕاستی عنی تێبینیە بە سەفەکانی کەوا دەڵێن من ئەوە بۆمان ئاینە بکە بڵە وڵای کاک شەماڵ کاک شەماڵ ببوورە کاک شەماڵ خوا کاتێک کە چووی بۆ سەنتەری گەنجان کەس بە خێراتی نەکردووی پێشوازی لێ نەکردووی نا ئەو سارە نەبوو سەلامان کردو کەس نەبوو بڵە بەخێر کە ڕۆژتوشین کەسی نەوتە کاکە بەخێرچنی ئەوستانە بەڵام ئەوە کێشەیەک نابێت باشەوە ڕۆڕ کارخانەی دەکەینەوە بەڵام دوزار کە سنتەرێک هەیە و ماڵی گەنجانەی تر چ پێویست بەوە دەکات کەسێک بڵێ بەخێر بێ و کەسێک بڵێ خواحافیز و تۆ سنتەری گەنجان هەیە ماڵی خۆتە و ماڵی دووهەمی خۆتە سەردانی دەکەی تر دەڕۆی جان ئەمە وەکو ڕێکخراوەکان داوەت لابوو بووەکانە وەکو ڕێکخراوەکان ئەمە ڕێکخراوەکان وەکو شخصی گەنجێک خۆ ناوە بکاتمەوێ ئەمە کە سەردانی وەکو داوەت ئەوەی بۆمە دەنێرن وەکو سەردانکردنەوە فەرقێکی لەو لە گەنجێک دەچێت بووەکانە بەڵێ قوربان سوپاس کاک شەماڵ خاڵشکە ئەوەیە کە بەڵێ داخل باشەوەی هەست گەنجێک کە دەبینرێت لە میدیاکاندا یاخود لە کەناڵە ئاسمانەکاندا
مقابلة دەکرێت گەنجی ڕۆشنبیری ئەو گەنج تەنها لە ڕانیە سەری هەڵداوە و لە سەرتەری گەنجانەوە بەڵام بەداخەوە ئەوە جوانیە ئەمە چکە لاوانەیە لە زۆر بشوێنەوە کاک شەماڵ عەفوم کە کاک شەماڵ تخوا کاک شەماڵ ببوورە تخوا من لە بەرنامەکە دانیشتوم بەرامبەری دانیشتوم کاکاری دێکێک لە قسەکان تاکیدی لێ کردەوە وتی ئەم شانازیە کە گەنجی ڕۆشنبیری ڕانیە هەیە شانازیەکەی تەنها بۆ سنتەری گەنجان نییە بەڵکو تەنها ئێمە پشکێکی کەممان بەردەکەوێت ئەمە هەر بۆی کە بۆ ڕاستکردنەوەی گوێ چونکە من خۆم لە بەرنامەکە لەگەڵی دانیشتوم و ئەمە قسەی کاکاری بۆی ساش خۆشی وەڵامی دەبێت بۆ جەناب بەڵام کاکاری تاکید لەوە دەکاتەوە دەڵێت ئەم شانازیە ڕاستە بەشێکی بەر سنتەری گەنجان دەکەوێت بەڵام هەموو شانازیەکە بۆ سنتەری گەنجانیە خۆی لە بەرنامەکەدا تاکیدی لەوە کردەوە کاک شەماڵ نازانم هەموو ڕۆژێ لاوەمان بۆ شێوەیە و هەموو ڕۆژێ سوافە بگەن لەگەڵ هەموو ئەوڕێکرا بۆ سنتەرش گەنجان هەموو ڕۆژ سوافە گەنج بێکانە کۆ بێتوانێت بەداخەوە لاوان عیبەکان کەسێ بڵستەوە نەمانێت کاک شەماڵ سوپاست دەکەم دوجار من یەکێک لە پرسیارەکانم ئەوەیە دەینە سەر زۆری ڕێکخراوەکان کە خۆزگە هەموو ڕێکخراوەکان وەکو سنتەری گەنجان بوانێت دوجار وای وەزنی گەنجان من زۆر ڕێدەبوو سوپاس بە پوێندەکەی جەناب و دواتر دێنە سەر وردیاتی ئەم شتانە سوپاس کاک شەماڵ شەوێکی شاد بۆ جەنابەت کاک خەلیل ئەوەی کاک زاموا کە دەڵێت زۆرجار هەیە کۆمەڵێک دەورات دەکرێتەوە بەڵام ئایا دەورەی وا هەیە کە زیاتر من بەستی ئەوە بوو کاتێک کە دەورەیەک دەکرێتەوە پێشتر خواستی گەنج وەردەژیرێت دواتر دەورەکە دەکەنەوە وەڵام من سپاسی کاکە زاموا دەکەم سپاس بە خۆشەویستیەکەی دوو ڕوونکردنەوە هەیە یەک ئێمە لە سنتەر تەمەنێکی دیاریکراو هەیە دەبێت و زانیاری زیاتر بدەم تەمەنێکی دیاریکراو هەیە کە ئیشی لەگەڵ دەکەین 15 بۆ 30 ساڵ واتە ئیشی ئێمە لە ناو سنتەر کاتەکەی دیارە کەسێکە گەر بێت تەمەنی 13 ساڵ بێ داوای لە بردننی لێ دەکەین کە ناتوانین بۆ لەبەرەوەی ستایلی کاری ئێمە وایە خاڵی دوو هەموو دەورەیەک پێویستە لە سنووری 10 بۆ 15 کەسدا بێت چونکە تۆ مامۆستای بۆ دادنەی پێداویستی بۆ دادنەی کاتی بۆ دادنەی بەڵام من لە خەمی جوانی کاکزاموا تێدەگەم کە زیاتر مەبەستی ئەوەیە بەشێکی زۆری گەنجی ئەم شارە هەیە بە نمونە ئێستا حەزی کۆرسی زمانی فارسی هەیە یان کۆرسی زمانی عەرەبی هەیە داوای ئەوە دەکات ئێمە زیاتر گەشە بۆوانە بدەین و پێشنیارەکەی بە چاوان وەردەگرم لەبەرەوەی من لە سەرەتای قسەکانیشدا گوتم کاری ئێمە کارێکی کۆنکریتی نییە کاری ئێمە مانگانە بەردەوامە مانگانە لەسەر پێشنیاری گەنج لەسەر داوای گەنج لەسەر مامەڵەکردنی گەنج ئێمە قەراری ئیشکردن دەدەین بۆیە بە چاوان من دڵنیایی دەکەم بەڵام نابێت لە 10 کەس کەمتر بێ ئەمە ستانداری بەداخەوە ستانداری کاری ئێمەیە کە ئەمە من دامنە ناوە ستانداری کاری سەرەکی سنتەرەکانی گەنجانە لە کوردستاندا بۆ کاک شەماڵ لە ڕاستیدا من نازانم ینی ڕەنگە خودی ئەوە تعبیر بێ لە ئاستی هوشیاری ئەو کە بڵێ بەخێرهاتنم نەکراوە ینی پێی واگێ ئەمە گرفتی سنتەری گەنجانە کە هاتووە و کەسێک نەیگوتووە بەخێرێ بە هەر حاڵ من لێرە بەخێرهاتنی دەکەم کە بۆی نەکراوە دوو سەبارەت بە 400 گەنج من دەڵێم دەتوانێت سەردام کە دەتوانێت هەموو کەسێک بنمونە من ئەمە لە بەرنمەیەکی ڕاستەخۆ قسە دەکەم دەتوانێت بەیانی سعات 3 دوو بەیانی هەر ڕۆژێک دێبا بێ بێبی بینێ ئەگەر پەیمانگایەکی گەنجی نەدی ئەگەر ڕەوەندێک گەنج نابینێ لە ناو سنتەری گەنجاندا کە دەهێوێ کار بکە کە بە کەرەستەی زۆر کەمیش دەهێوێ کار بکە بڕوان پێ بکە مامەستا ڕێبازمان بە نمونە دەیهێنمەوە لە بەشی شێوەکاری بە نمونە من دڵنیام ئێستا بەشێکی زۆری خوێندکارانی شێوەکاری ئاگان لێیە لەگەڵ کۆمەڵێک گەنجەکان هەمووی بەخۆبەخشی وەڕەقە دێنن قەڵەم دێنن ئەوە دێنن ئەمە هینی من نییە ئەمە ڕوحی گەنجی ئەم شارەیە من تەکید لەوە دەکەمەوە سپاس بۆ ڕوونکردنەوەکەی جەنابێت کە گوتم گەنجی ڕانیە مەبەستم ئەوە نییە من گوتم ڕانیە لە چاو هێندێک شار و شارۆزکە گەشەیەکی باشی بەخۆیەوە دیوە بۆیە قسەکان بەخۆی وەربگیرێ باشە کاکە من مامەڵایەکی زۆری کۆنتاکتم لەگەڵ شار و شارۆچکەکانی تر هەیە برادری بەڕێز دەچینە قەزای ترەوە تۆ هەر لە دەوروبەری خۆمان مەڕوانە دەچینە قەزای ترەوە کە دەڵێی لە ڕانیە بنمونە 5 کەناڵی تەلەڤیزیۆنی و 5 کەناڵی 6 کەناڵی رادیۆیی و بنمونە 2 گۆڤار و 2 ڕۆژنامە و چەند وێبسایتی ئەلکترۆنی و 75 و خەڵکی ئاوا و چەند کتێبخانە و لە هیچ شوێنێک لە کوردستان ئەمە نییە ئیتر ئەمە ڕاستیە من چی بکەم ئەمە ڕاستیە کە لە ڕانیە تاقە قەزایە بنمونە کتێبخانەی ئەهلی کە ئەمە ناکاتە ئەوەیە کتێبخانەی ئەهلی لە هەموو شارۆچکەیەک زیاترە خوێنەری لە هەموو شوێنێک باشترە هەمووان بەڕێزانەی ئەگەر دێن لێرە پێشنگای کتێب دەکەنەوە دام بەوە دادنێن کە خوێنەری ڕانی خوێنەرێکی زۆرە بەڵام ئەوە بۆ معنانیە گەنجی ئێمەش فریشتە بێ بەخۆمەوە نا ئێمە کۆمەڵە کارمان لە پێشا ئێمەش بەشێک لەو ئەرکە دەگرینە ئەستۆ بەڵام دڵنیاتان دەکەم و لەسەر ئەو ڕایی خۆم سوورم گەنجی ناوچەکەی ئێمە بەگشتی لە ئاستێکدایە ئێستا لە چاو ساڵانی ڕابردوو گەشەیەکی زۆر باشی بەخۆیەوە دیوە ئەو گەشەش ئێمە شانازی بۆ دەکەین کە بەشێکمان
گرتوتە ئەستۆ و لە سەربەشێکی کارمان کردووە چونکە تەکید دەکەمەوە گەنجبوون مەسلەیەک نییە لە بۆتەیەکدا قەتیس بکرێ لە سنتەرێکدا چوارچەوەی بۆدا بنرێ گەنجبوون ئاستێکی فراوانە پەیوەندی بە گەڕەکەوە هەیە پەیوەندی بە خوێندنگاوە هەیە پەیوەندی بە سنتەرەکانەوە هەیە پەیوەندی بە هەموو جونگە سەرەکیەکانی ناو کۆمەلگا و شارەکەی خۆتەوە هەیە چونکە دوزار ئیتر بەنمونە ئەگەر ڕانیە بڕیار لە 100,000 گەنج بێ بەپێی ئامارە کۆمەڵناسی و ئامارە بیداییەکانی بواری ئەوەی کە هەتا ئێستا هەیە گەنجان زۆرترین ڕێژن لە ناو توێژەکانی کۆمەڵدا بەو واتایە نزیکی ئەگەر 100,000 کەس لە ڕانی هەبێ نزیکی 40,000 گەنجمان لەو شارەدا هەیە چونکە دوزار ڕێژەی گەنج لە هەموو وڵاتێک زیاترە بۆ لەبەرەوەی گەنج لە تەمەنی لای ئێمە لە 15 ساڵیەوە ئێمە ئیشی لەگەڵ دەکەین تا 35 ساڵی یعنی ئەمە یاسایە و ئەمە ڕێژای زۆرترین فیئەی کۆمەلگا بەخۆیەوە دەگرێت بەرحاڵ قسەکە لەوە کورتکەمەوە سنتەرەکەی ئێمە ناوەندێکە بۆ کارکردن لەگەڵ گەنجدا و ئێمە بە کەس ناڵین وەرە بە کەس ناڵێن لە ڕاستیدا لەبەرەوەی سروشتی ئیشی ئێمە دەرگای سنتەرمان کراوەیە هەر کەسێک بێت ئەوەی ماڵی خۆیەتی ئەوێ ماڵی خۆیەتی گروپێکی شانۆکار لە چەند ڕۆژێکە هاتوون ئەسڵان لەگەڵ من قسەیەشان نەکردووە بڕوان پێ بکە خۆیان دێن کۆرسیان هەیە دوێنێ دەرگایەکەم کردەوە بینیم پرۆڤیان دەکرد تەنها شتێک کە بینیم لە خۆشحاڵیان دوای بەیەکێکیانم گوتم دوایی دەمێ گروپەکەتان ببینم بەس هەست دەکەم خۆیان حەزیان لە ئیشە بنمونە ئەم حەزە لە ئیشە هەوێنی باشە بۆ ئیشکردن من ئیشم بە ڕێکخراوەکانی تر حرمەتم بۆ هەموو لایەکیان هەیە بەڵام سنتەری گەنجان ستایلی ئیشی ئێمە جیاوازە لەو ستایلی ئەو ڕێکخراوانەی کە پێیان وابێت ئیتر یعنی هەر کەسە بە شوێنی خۆی و هەر کەسە بە کات و جێگە و ئامانجی خۆی کاخەری دەگەڕێم وڵات بام پەیوەندە ژێر وەرگرم باوکی محەممەد بەڵێ دایکی محەممەد ئەفور دایکی محەممەد بەڵێ بەڵێ باشە بۆ ڕۆژێ ئەوە نییە بەرنامە تەلەڤیزیۆنی چۆن دایکی محەممەد تێنەگەیشت پرسیارەکەم بەڵێ هەرچەند بڵین لە کاتی ئەوەیدا نییە بەس مەبەستم ئەو کە ڕۆژانە بۆ تەلەڤیزیۆن نییە یعنی مەبەستت پەخشی تەلەڤیزیۆنە بەڵێ ئەها بەڵێ بەڵێ باشە سپاس دایکی محەممەد سپاس بۆ پەیوەندەکەی جەنابەت دیارە ئەمە ڕەتێکی بە بەرنامەکەەوە تەوەری بەرنامەکەەوە نییە بەڵام هەر وەڵامێکی سەرەتایی بدەمەوە دیارە ئێمە پەخشی خۆمان هەر لە شەوانەدایە و لە ڕۆژانەدا پەخشمان نییە و هیوادارینم پەیوەندیانەی کە هەیە زیاتر پەیوەندیان بە ناوەڕۆک و ڕەتی بەرنامەکەەوە هەبێت سپاس دایکی محەممەد سپاس بۆ پەیوەندەکەی جەنابەت و دایکی محەممەد ئەگەر بکەین بە دوا پەیوەندی بەرنامەکە لەبەرەوەی کۆمەڵێک تەوەری گرنگمان ماوە بۆی کە قسەی لەسەرکەین و فریان بۆ مشتانە بکەوین سپاس بۆ بەڕێزانەی کە پەیوەندیان کرد بەڕێزکار خالید یەکێک لەو شتانەی تر کە بەڕاستی لای من سەرنجە ئەوەیە کە بۆ خۆت لە کۆتایی قسەکاندا باسی بوونی ڕێکخراوەکانت کاک خالید وەکو بەرپرسی سنتەرێکی گەنجان ناکە بڵێن لە ڕوانگەیەوە خۆی بەرپرسی سنتەرێکە و قسە دەکات بەڵام وەکو گەنجێک وەکو ڕۆشنبیرێک کە ممارەسەیەکی زۆر و تەمەنێکە لە ناو کاری ڕێکخراوەوەی وتر گەنجان دای هەز ناکەی بوونی ئەو هەموو ڕێکخراوە 2000 گرفت بێتە بەرمونە هەر لە شاری ڕانیەکە بگرین یعنی کۆمەڵێک ڕێکخراوی گەنجانمان هەیە بەداخەوە تەنها هەر احترامان هەر بەناو ڕێکخراوە ئیتر کارێکی نییە بۆ گەنجان هەز ناکە ئێمە ئەزمموی کۆمەڵێک کاری تریش دەشێوێنێ یان ناشیرن نەکات بە زەرۆ لە زۆرەکان یعنی 2000 زەرورە بوونی ئەو هەموو ڕێکخراوە کە ڕێکخراوێکە بەڕاستی بێناوەڕۆکە و کاری نیە و چالاکی نییە یەکێک لە گرفتە زۆر سەرەکیەکانی کۆمەلگای ئێمە بەداخەوە تا ئێستا نەبوونی یاسایەکی زۆر ڕۆشنە بۆ ڕێکخراو کارەکانی ڕێکخراو ئامانجەکانی ڕێکخراو هێشتا پەیڕۆ و پرۆگرام و هێشتا دامەزراندنی بەشێکی زۆری ئەم سنتەر و کۆمەڵە و ڕێکخراوانەی کە بەداخەوە لە کوردستان بەگشتی هەیە لەو ستایلە کۆنە پارێزە تەقلیدیە وشکە بەحتە ڕەقە تەقەیە کە زۆر بەداخەوە کەمترین مەجای کردوتەوە بۆ مۆنیتەری لە ڕاستیدا یەکێک لە ترسناکترین مەسلەیە کە ئێستا لە کوردستان لە بواری گەنجاندایە بوونی ڕێکخراوێکی بێشمارە بە ناوی گەنجانەوە و ئەگەر ناو ڕانەی خۆمان وەربگرین بە دڵنیاییەوە من ببوو لە ناوی هیچ ڕێکخراوێکە نایەنم بەڵام دەزانین و دەبینین
بەداخەوە بەشێکی دەکرێتە پرۆژەی کاسبیکردن ینی پرۆژەی پارە پەیداکردن من بە ئەسفێکی زۆرەوە ئەو قسەیە دەڵێم لەبەرەوەی زۆری و گۆری ڕێکخراوەکان نەبوونی مۆنیتەریەک لە سەریان نەبوونی پلانێکی دیار بۆ کارکردنیان و تەنانەت کە بپرسی لە دەرگایان ینی تۆ گەنجێک بنێرە چونکە من هەمیشە لەو وەتەرانە ناچارم زۆر بە ڕاشکاوی وەڵام دەمەوە کاکە من ڕۆژانە بەردەوام لەگەڵ بەشێکی زۆری گەنجەکان کە دێن بۆ لامان دەڵێن دەرگایان داخراوە من ناڵم هەمویان تکایە بە ئەو قسەی من بە هەڵە نەڕوا من دەڵێن بەشێکی زۆریان بەداخەوە ڕێکخراون نەسریان هەیە شوێنیان هەیە کرێخانویان هەیە ئستافیان هەیە ئەوەیان هەیە بەڵام دەرگای داخراوە بە ئارەزوی خۆی ڕۆژی سعاتێک نیم سعات دەچێت دەرگایەکە دەکاتەوە ئیشی گەنج ئاوا ناکرێ ئیشی گەنج لەسەر ئەساسی پلان دەکرێ ئیشی گەنج ئیشێکی زۆر مەیدانیە ئیشی گەنج ئیشێکە مامەڵەکردنە لەگەڵ خواست و ویستی گەنجانە کە دوجار ئەمە گەنجەکە خۆیەتی دەبێ لە ناو پرۆژەکەدا ڕۆڵی سەرەکی ببینێ ئەنی ئەمە من نیم ئەوەی ڕۆڵ دەگیرە لە ناو سنتەردا ئەمە گەنجەکان خۆیانن لە ڕاستیدا هەمویان بەڕێوەری ئیشەکەی خۆیانن من وەکو پۆستێک بەڕێوەری سنتەری گەنجانم بەڵام دوجار هەموو بەشەکانی ئێمە بەڕێوەری سنتەری گەنجانە ستایلی کارکردنی مەیدانی لەگەڵ گەنجدا لە خزمەتی پرۆژەی گەنجبووندایە لە ڕاستیدا بوونی ڕێکخراوی زۆر و زەبەند لە خزمەتی پرۆژەی گەنجاندانیە ئاسایی ڕێکخراوی زۆر و زەبەند هەبێ بەڵام لە CV کاردا لێک جیاواز بێ بەڵام لە ئامانجدا لێک جیاواز بێ بەڵام ئەو بێ بڵێ من شتێکی تازە دەکەم نمونێکی سادا من زۆر جار کچێکی بەڕێز هاتە لام وتیارێ خولی قاپشوردن نەبڕایەوە ئەو قسێکی زۆر جوانە لە لای من مەبەستی خولی قاپشوردن نەبوو بۆی کە سنتەرەکان کردویانەتەوە ئەمە ڕەمزە بۆ کۆمەڵێک خول ینی ڕەمزە بۆ کۆمەڵی خل ئەرێ نەبڕایەوە ئەرێ تۆ سنتەرێکی ڕۆشنبیری بەحساب ئەرێ خولی قاپشوردن ئیشی تۆ نییە کاکە تو کۆمەڵێک بواریتر هەیە لەم شارەدا ئیشی لەسەر بکەی ئەمجار تۆ چۆنیش ئیش دەکەی بچی پارەش وەرگری لێیان چۆن پارەش وەرگری مامۆستایەک دێنن بەرمونەیەشی 25,000 دینار 50,000 دینار وەردەگیرێ پارەی مامۆستاکە دەدەن سنتەرەکەش ماژی 12 گەڵای بۆ دەمێنێتەوە ئەمە کاسبیکردنە ئەمە ئیشی مەیدانی نیە لەگەڵ گەنجدا من پێشنی ڕای من وایە تا چەند سنتەرەکان زۆر بن باشە بەڵام ئوسلوبی کاریان لێک جیاواز بێ بەڵام ئوسلوبیان بۆ گەنج بێ بەڵام ئوسلوبیان بەرژەوەندی تایبەت نەبێ بەڵام لەسەر ئەساسی پلانەوە بێ بەڵام ئەم ڕێکخراوە مۆنیتەری دەوڵەتی بکرێ یعنی مۆنیتەری حتا ناوخۆیی بکرێ ڕێکخراوێک بێت مەیدانی کار لەسەر ئەو جونگە سەرەکیی کە خۆی وەریگرتووە نەک لەسەر مەزاجی فلان و فیساد پێویستە هەموو سنتەرێک شوناس و وتاری کارکردنی دیار بێ من لێرەوە دڵنیام جگە لە سنتەری گەنجان چەندین ڕێکخراوی باش لەم شارەدا هەیە ببوورە و ئێمە درک بە هاوسۆزیان دەکەین درک بۆ دەکەین کە هێشتا هەمومان بەشێکی زۆری ئیشمان لە پێشماوە کە بیکەین بەڵام خۆ ئەگەر هەموو ئەو ڕێکخراوانە بە مەیدانی ئیشیان لەگەڵ فیئەکەی خۆیان کردبا من دڵنیام کێشەکەمان کەمتر دەبەوە ئاخر من دڵنیام کاکە تۆ ناکرێ تۆ لە شارێکدا بە نمونە نزیکی 48 ڕێکخراوی کۆمەلگای مەدەنیت هەبێ بە ناوی NGOە مانگی نەسریە وەردەگرێ مانگی ئەمە بە داتا ڕێکخراوە دەی ئاخر ڕۆژنامە نووسێک با ڕۆژێک بچێ بە نمونە لە دەرگاکان بدا بڵێ ئەرێ کاکە ئەمە چییە بە نمونە لەگەڕ احتیراماتی زۆرم بۆ سنتەرە باشانەی کە لە زۆر بواردا کار دەکەن و لە زۆر بواریشدا خزمەت دەکەن سپاس خەریت تم دوا پەیوەندی بەڵام با کاک سۆران محەممەد جواب بگرم ئەمە دەکەینە دوا پەیوەندی کاک سۆران محەممەد بڵێ کاک سۆران بەڵێ کاک سۆران شەو باش شەو باش قوربان باش کاتنێر سەرچاو قوربان سەرەتا دەستخۆشتان لێ دەکەم بۆ ئەنجامدانی ئەم بەرنامەیە سپاس کاک سۆران ئالۆ بەڵێ کاک سۆران قسە بکە فەرموو سەرەتا دەستخۆشتان لێ دەکەم بۆ ئەنجامدانی ئەم بەرنامەیە سپاس کاک سۆران دەستخۆشی لە بەڕێز کاکخالید دەکەم بەسپرسی سەنتەری گەنجانی ڕانیا بەڕاستی من لە سەفرەکانی کاکخالید هەندێک تێبینی یان سێ تێبینیم بۆ دروست بۆویست بازکردنی ئەو کاری سالاکیانە بەڕاستی بوونی سنتەرێکی گەنجە شارەدا ئیشیوی خودکاری خدمەتکردن بە گەنجان تەلاشە بۆ گەنجان مشاکردنەوەی گەنجانە لەڕێی ڕۆشنبیری یاخود دەخستنی و توانانی کە هەیەە لێدا ئەوەی ڕستمە ئەوەیە و ئەوەی دروست تێبینی بەلامەوە بەڕاستی ڕێکخراوی تریش هەیە لەم شارەدا ئیشیان کردووە کە جێگای ئەماژە پێدانە بەو چالاژانەی ئەوان ئەنجامیان داوە هیوادارم هەمومان کە ئیشێک دەکەین بە خۆمەتی شارەکەمان بێت و لە کار و سالاکی ڕێکخراوی تر کەم نەکەینەوە و هیوادارم بەردەوام لەسەر سالاکانی ئەنجامێنن و زۆر سپاس سپاس کاک سۆران بۆ پەیوەندیەکەی جەنابیشت بەڵام بەر لەوەی مەلا کاکخالید
ڕوونکردنەوەیەک بۆ جەنابیشت دیارە کاک سووران دوا پەیوەندی بەرنامەکەی ئەم شەو مام بەڕێز کاک سووران دیارە کاک خالید کە کاتێک قسە دەکات بەڕێز کاک خالید وەکو بەڕێوەبەری سەنتەری چالاکی گەنجانی ڕانیە بانکراوە نەک وەکو نوێنەری ڕێکخراوەکانی تر و بەدڵنیایەوە گەر بستە سەرکار و پرۆژەی بەرنامەی کاری ڕێکخراوەکانی تر بەنمونە ناوی ڕێکخراوێک بێنێتەوە بڵێ ئەم ڕێکخراوەکاری کردووە من بەجبور بۆ پێشکاری بەرنامە ڕەنگە کاک خالید ڕابگرن و بڵێم کاک خالیدەوە پەیوەندی بەرنامەکەەوە نییە بەڕێز کاک خالید ئەم ڕۆک و بەرپرسی سەنتەری گەنجان قسە دەکات و ئەوەندە ئێمە ئاگادار بین لە کار و قودسیەت و مقدسی ڕێکخراوێکی کەم نەکردەوە لە بەشێکی زۆری دەسەڵاتەکانی دەڵ لەگەڵ ڕێز و احترام و بەشێک لە ڕێکخراوەکان سپاس کاک سوورانەوە دیارە سەرنج تێبینی خۆتەوە کاک خالید قسەیەکی تایبەت لێ فەرموویت زۆر سپاس بەڵامن لە دوا قسەمدا کە پێشتر کردم باسی ئەوم کرد گوتم کۆمەڵێک سەنتەری باشێ لەم شارەدا ئیش دەکات کە دەچێت کاک سووران تەرکیزی لەسەر قسەی من نەکردێ من کاک سووران و دەستخۆشی لە هەموو ئەم سەنتەرانە دەکەم لە ڕاستیدا خۆمان لە 13 و 14 پێویست ناکە ئیشارەتی بۆ بکەین ئەم سەنتەرانەی ئەگەر زیندوون دیارن و شوێندەستیشیان دیارە من دەستخۆشیان لێ دەکەم و من ئومێدی ئەوە دەکەم دوجار ئەو ئەرکە هەمومان بیگری ناستەوە کاکە هونەر لە وڵاتانی پێشکەوتوو لە شارێکی زیندوو بۆی ئێمە ئیش بۆ گەنجێکی فراوان بکەین لە ڕاستیدا ئەم سەنتەرانە هەر لە بنەمادا خۆ سەنتەری گەڕەکەن دەبێت لە گەڕەکە بن بۆ لەبەرەوەی گوتمان ئەم شارە گەنجی زۆرە تا سنتەر هەبێ خراپ نییە بەڵام سنتەرێک مەیدانی بێ بەڵام سنتەرێک ئیش بکە من قسەم لەسەر ئەم سنتەرانەیە کە ئیش ناکەن نەک ئەم سنتەرانەی کە خزمەتێک دەکەن کە پلانێکیان هەیە کە کارێکیان هەیە من دڵنیام لەم شارەدا کۆمەڵک سنتەر و ناوەندی باش هەیە کاری کردووە و قسە ئەو تێ دوارە دەکەمەوە مانگ لە 13 و 14 پێویست لە ئیشارەت ناکە بەڵام حەقی خۆشمانە هەمومان ڕخنەی زۆر تونند لەو ناوەند و سنتەرانە بگرین و ئەگەر سنتەری گەنجان بەیانی ئەم دەرگایەدا بخا من لە گەنجی ڕانیە دەڵێن و پێی دەڵێن با قبول نەکە لەبەرەوەی ئەوە ماڵی ئەوە پێویستە ئەم دەرگایە بکاتەوە بۆی خزمەتی بکە و ئەو سنتەرانەی تریش کە ئیشیان بۆ گەنجە پێویستە دەرگایان بکەنەوە بۆی خزمەتی گەنج بکەن چونکە هەمووی بە ئێمە ناکرێت با ئەو لە شوێنێک بکە ئێمە لە شوێنێک ئەو لە شوێنێک دوجار ئێمە هێشوێکی ترین پێمان وایە یەکتری تەواو دەکەین یعنی ئێمە خۆمان بە جیاواز لەوان نبینین نا من پێم وایە کۆنتاکتێکی پەیوەندیەکی وەک چۆن دەڵێ ئۆرگانی پەیوەندیەکی کاری پەیوەندیەکی جددی لە نێوانی هەموو ئەو ڕێکخراوانەدا هەیە کە بە زیندوی کار دەکەن احتیراماتی زۆرم دووبارە دەردەبڕمەوە بۆ سنتەرانەی کە بە مەیدانی ئیش دەکەن بەڵام لەسەر ڕۆشنبیرانە لەسەر گەنجانە لەسەر هەموو کایەکی ئەو کۆمەلگایە ئەوانەی کاسپیش بە پرۆژەی گەنج و هوشیاری گەنج و ڕۆشنبیری گەنجەوە دەکەن و دەرگایان داخراوە لێیان بپرسرێتەوە و سنوورێکیان بۆ دادنێت کاک خالید وەکو چالاکوانێک لە بواری گەنجاندا من دەمەوێت کۆمەڵێک لە کۆتایی بەرنامەکەدا دەمەوێت کۆمەڵێک شتێک قسەی لەسەر بکەین کاک خالید ئێمە لە وڵاتێکدا دەژین گەنجێکی زۆرمان هەیە وەکو جەنابیشت ئاماژەت پێدا بەڵام ئەم گەنجە زیاتر گەنجێکە ئیتر ڕەشبینە ڕەنگە هیوای بە کۆمەڵێک شت نادێت تۆ تا چەند گەشببینی بەم ڕەشبینی گەنجان ینی دوجار من یەکێک لە میوانانەی کە یەکێک لە بەرنامەکان باسم کرد پێی وا بوو کە دوجار ڕەشبینی ئیجابیاتە گەنجێکمان هەیە کە ڕەشبین بێ بەرامبەر کۆمەڵێک بارودۆخ و پێی وا بێت کەم ئەم بارودۆخە نابێ یان بە جۆرێکتر بێت بەڕێز وەکو چالاکوانێک لە بواری گەنجاندا پێت وایە ئەم بارودۆخە بەرەوەی شوێ دەڕوات وە هەموو ڕەشبینی گەنجانی ئێمە کە هەیەە ڕەنگە بەرامبەر کۆمەڵێک شت ڕەشبین بێ ڕەنگە کۆمەڵێک شت ڕەتکاتەوە کۆمەڵێک شتێ بەلایەوە گرنگ لێ لەم وڵاتەکە ئایا سەرنجت تێبینی لەسەر لە ڕاستیدا گەنج گەشتبینی و ڕەشبینی گەنج پەیوەندی هەیە دووبارە بۆ گفتوگویانەی پێشتر کردمان بە دیوێکی تردا ئەرکی سەنتەرەکانە کار بکەن بۆ ئەوەی گەنج بتوانێت لە مەیدانی خۆیدا کار بکات کاتێک گەنج لە مەیدانی خۆیدا کاری کرد ئەم گەنجە گەشتبینە ئەم گەنجە ئیرادەی هەیە من گەنج هەمیشە ئەو قسێت هین دەکەمەوە دووبارە دەکەمەوە ئەم تاقەی لە گەنج هەیە هونەرێک هەیە چۆن ئاراستە دەکردێ ڕەشبینی گەنج ئاساییە بە نۆرماڵی لێ بگرین بەس ئاسایی نیە بکرێتە نەرید ئاسایی نیە ڕەشبینی حاڵەتێک بێت لە گەنجدا گەنج بۆ خۆی یعنی گەشتبینی گەنج یعنی ئیرادە گەنج یعنی ململانێ گەنج یعنی بەرەنگاربوونەوە گەنج یعنی خەوڵدان گەنج یعنی چۆن بەگشت مەحاڵدا دێتەوە خۆ یەکێک لەو شتانەی کە هەمیشە لەسەر گەنج پێویستە کە چۆن جیاواز دەبێت لەنەوەی پێشتری خۆیدا بەڵام ئەمە بەچی دەکرێت بە بۆ چوونی من بە دوو بنەمای زۆر سەرەکی دەکرێت یەکیان پێی دەوترێت گەنجەتی کە چۆن ئێمە دەتوانین خاوەنی عەقڵێکی گەنجانە بین گەشتبینی گەنج و ئیرادەی گەنج بەشێکی زۆری پەیوەندی بە ئاستی ڕۆشنبیری گەنجەوە هەیە کە دەبێت لە بواری فکریدا کە دەبێت لە بواری تێگەیشتنی لە بەرامبەر ژیاندا لە بەرامبەر خۆیدا لە بەرامبەر شارەکەیدا لە بەرامبەر ماڵەکەیدا لە بەرامبەر چیدا ئەم گەنجە ڕۆڵی هەبێ ئەنی ئەوەی بە عەرەبی دەڵێن مەحەلی لە عێرابدا لە شوێدایە ئەوەی کە لە عێرابی عەرەبیدا دەهێنرێتەوە سنتەرەکان ئیشیانەوەی ئەم زمینە بۆ گەنج دروستکەن یعنی حاڵەتەکە تەبیعیە من لەگەڵ میوانەکەی پێشتردا بووم کە گوتوویەتی حاڵەتەکە تەبیعی
ڕژبینی گەنج لەبەرەوەی دوجار ئەمە لە سروشتی گەنجا ڕەنگ دەداتەوە بەڵام ئاسایین ئیشی گەنج سنتەرەکانی گەنجان و ئیشی کەرتەکانی گەنجان و ئیشی ناوەندەکانی گەنجانە ڕژبینی گەنج بۆ گەشتبینی ئاراستە بکەن ئیشیانە چۆن لە ناو ڕژبینیدا هیوای گەشتبینی دەدۆزنەوە ئیشنیانە چۆن ڕژبینی دەکەنە پرۆژە چونکە خۆ ڕژبینی بە دیوێکی تریشدا بیرکردنەوەیە لە گەشتبینی خۆ بە دیوێکی تردا هەوڵە بۆ باش بوون بە دیوێکی تردا زمینەیە بۆ چاکردن ئەرکی سنتەرەکانی گەنجانە زۆر بە گرنگی ئەو بوارە بەسەرەکی وەربگرن لەبەرەوەی اعتیبارەی کە لە کۆمەلگای ئێمە گەنجی ئێمە گرفتی کۆمەڵایەتی هەیە گرفتی کەلتوری هەیە گرفتی پەروەردەیی هەیە گرفتی ئابووری هەیە گرفتی سیاسی هەیە کۆمەڵک گرفتی هەیە ینی حاڵەتەکە تەبیعی ئەگەر گەنجێک ببینی ڕژبین بێ بەس تەبیعی نیە ئەگەر ئەم ڕژبینیە بەردەوام بێ تەبیعی نیە ئەگەر ئەم ڕژبینیە ببێتە حاڵەت پێم وایە ئەرکی هەمومانە کار لەسەر ئەوە بکەین چونکە ئیرادەی گەنج دەتوانێت کۆمەلگا نوێ بکاتەوە گەنجێتیە پێمان دەڵێت ڕۆژەکانمان بە یەک ناچێ گەنجێتیە پێمان دەڵێت دەکرێت هەموو شتەکان بگۆڕدرێن بەو ئاراستەیەکی کۆمەلگا گەشە بکات کاخ یەکێکی تر لە پێشترمان لە کابینەی پێشووتردا وەزارەتێکمان هەبوو وە ئێستاشدا شتێکمان هەیە بنەوی هاوبەش بنەوی گەنجان لاوانە ئەمە تا چەند وەکو چالاکوانێک دەبواری گەنجان بە ئیجابی دەبینێت کە شتێکە تایبەت کراوە بە گەنجان ئایا ئەمە تا چەند من وەختی خۆی لەم کەناڵە بەڕێزە ئەزمموی وڵاتێکم باس کرد دەبێت لە ئاخیر وەختی بەرنامەکەدا بوو لە باسی بکەمەوە من ئەوم کردوتە نووسراوە ئاراستەی وەزارەتم کردووە ئاراستەی مناڵپارێزم کردووە تەنانەت من ئێستا ڕخنەی توندیشم لە منداڵپارێزی شەیەوەکو گەنجێک کە پێم وایە دەبێ ئستایلی کارکردنی گەنج لە هەرێمی کوردستاندا بگۆڕدرێت لە ڕاستیدا لە وڵاتانی پێشکەوتوو و یەکێک لەو ئەزمونانەی کە خۆم بۆ دەورەیەک چوم و تێیدا خوێندومەت لەوێدا کۆمیسیۆنێکی باڵای گەنجان هەیە ئەم کۆمیسیۆنی باڵای گەنجانە پلانی تەنانەت دیاریکردنی تەمەنی گەنجی ئەو زمینانەی کە کاری بۆ دەکا بۆ قیادە و دروستکردنی گەنجی سەرکردا و ئەو زمینانەی سنتەرەکان بە خوێندنگاکانەوە گرێدەدا سەرەکی ترین شتێک لە وڵاتانی پێشکەوتوو ئەوەیە سنتەرەکانی ڕۆشنبیری دەبێت ڕایەڵێکیان بۆ بدۆزرێتەوە لەگەڵ خوێندنگاکاندا و دەبێت ئەمانە هەردووکیان کۆ بکرێنەوە لە ناو کۆمیسیۆنێکی فراواندا کە پێی بگوترێت کۆمیسیۆنی باڵای گەنجان کە ئەم کۆمیسیۆنە لە ڕێگای خەڵکی ڕۆشنبیرەوە لە ڕێگای خەڵکی کۆمەڵناسی وردەوە لە ڕێگای هەڵسەنگاندنی بواری ژینگەی ئەم وڵاتە بواری گەشەی ئەم وڵاتە بواری ئابووری ئەم وڵاتە بواری سیوچی گەرمی و ساردی ئەم وڵاتە یعنی ئەمە دەبێت لە پلانێکەوە بێ ئەم پلانە بە ئەکادیمیدا ڕێژرا بێ ئەم پلانە دەبێت کەرتەکانی یەک جیاکراوێتەوە من پێم وایە وەزارەت ناتوانێت تەمسیلی کۆمیسیۆنە بکات لەبەرەوەی وەزارەت بەداخەوە پێشتر نەیتوانی و ئەزمونە سەرکەوتۆ پێشکەش بکە بە پێچەوانەوە لە زۆر بواردا کەوتە ژێر منشتەری کۆمەڵە گەڕخنەی گەنجانە کە دوجار شتێکی سروشتی بوو و ئێستاش بە نمونە کە وەزارەتی گەنجانێک خۆی نەماوە بەڵام وەکو بەڕێوەبەراتێکەیە و تەنانەت بە منداڵپارێزیشەوە و تەنانەت بە هەموو سنتەرەکانەوە دەبێت ئێمە بزانین دەیان هیمان هەیە دەیان ڕێکخراوی گەورەمان لە کوردستان هەیە بە ناوی گەنجانەوە هەر ڕێکخراوی زۆر گەورە ئەمانە بودجەی سەرەکیان هەیە ئەمانە هیمەنەی گەورەیان هەیە ئەمانە لە ئیعلام دەیبینی هەمویان زۆر ینی ڕێکخراوێکن مەجای ئیشی فراوانی هەیە بەڵام ڕایەڵێک نییە بۆ پێکەوە لێدانی ئەوانە قسەم لەسەرەوە کوردەکەمەوە پێویستە کۆمیسیۆنێکی باڵای گەنجان لە کوردستان دروست بکرێت پێویستە سنتەرەکانی گەنجان لەم پەرشۆڕڵاویە ڕزگاریان بێ ئەم سنتەرانە پەیوەندیشیان پێکەوە هەبێت پەیوەندیان پێکەوە هەبێت و هەموو ئەم سنتەرانە لەگەڵ پەروەردە لەگەڵ وەزارەتی پەروەردە تەنسیقێکی زۆر جدیان پێ بکردرێت چۆن لە هەموو وڵاتێک وایە خوێندکارێک کە دەچێتە خوێندنگا لە بەیانیەوە بوونی وەڕۆ دیراسە دەکات دەرس دەخوێنێ بەڵام دوای نیوەڕۆیەکەی مەکتەبەکە دەبێتە سنتەری گەنجان بۆی هەر مەکتەبەکە خۆی دەبێتە سنتەری گەنجان دیراسا لە دیوێک و سنتەری گەنجان لە دیوێک یەکتری تەواو دەکەن بەڵام ئەمە بۆ چی وڵاتێک دەبێت کە لێرەدا ئەرکی دەوڵەتە بۆ وڵاتێک دەبێت کە تۆ خوێندنگەکەت خوێندنگەیەک بێت زمینەی ئەوەی تێدا بێ ژیانی مامەستاکەت دابین کردبێ ئەم گەنجە کە بەیانیان دێە ئەم تەڵەبەیە کە بەیانیان دێت تا ئێوارە لەلات دەبێت بتانی لەگەڵ خواستەکانی ئەو لەگەڵ بەهرەکانی ئەو مامەڵە بکەیت بتانی گەشە دەتوانایی بدەیت بتانی هەمیشە سوود لە وتەیە وەربگرین تەنانەت تەمبڵترین تەڵەبە لە مەکتەبدا ئەگەر لە بواری دیراسە سەرکەوتونە بێ دەکرێت لە ناوێکێک لە سنتەرەکاندا جا لە بواری فیلم سازیە لە بواری ئەسڵ سواریە لە بواری چیوچیە یەکێک بێ لە زۆر باشەکان لە کۆریایی باشوور
تەمبەڵترین خوێندکاریان بنمونە بوو بە یەکێک لە دیارترین کەسەکانی بواری سەمای باریایە ەیەکی ساتا مەرز نییە ئینسان لە بوارێک شکست بێنێ لە بوارێکی تر نەتوانێت هەستێتەوە. قسەی من لەسەر ئەوەیە دەبێت سنتەرەکان لەگەڵ خوێندنگاکان بە پرۆژەیەک ڕێک بخرێ و دەبێت ئەگەر ئێستاش نتوانین زمینەی بۆ دروست بکرێ و دەبێت سنتەرەکانی گەنجان لە ڕێگای ئەو کۆمیسیۆنەوە کە بنەمای بۆ دیاری بکردێت، شوناسی بۆ دیاری بکردێت، زمینەی بۆ دیاری بکردێت، تەمەنی بۆ دیاری بکردێت، ستایلی کاری بۆ دیاری بکردێت و پێداویستی بۆ داگیر بکردێت. ئێمە خۆ پارە زۆر لە وڵاتی ئێمە بۆ گەنج سەرف دەکرێت کاکە هونەر پارەی زۆر سرف دەکرێت. خۆ من زۆر جار کە دەڵێن ئەم پرۆژەیە بۆ گەنج سرفکرا من دڵنیام ئەم پارەیە بۆ گەنج سرف کراوە وەکو ڕێکخراو باشە، بەڵام لەبەرەوەی ئەم ڕێکخراوانە لە ناو کۆمیسیۆنێکدا نیە، لەبەرەوەی مونیتەری واتە لێ پێچینەوەیەکی نییە، لەبەرەوەی پرۆژەیەکی مەیدانیە لەگەڵ گەنجدا بۆتە دەکەوێتەوە ژێر و نشتەرێکی لە بەرژەوەندی گەنج بەکار نهێنرێ. چەندە گرنگە پارە بۆ گەنج دابین بکردرێ، هێندەش گرنگە ئەم پارەیە لە سەربنەمایەکی هوشیاری لە سەربنەمای پلانێکی گەنجانە و سەرەکی تریشتیش گەنج خۆیەتی. یعنی تۆ ناتوانانی ئیش بۆ گەنج بکەی بەڵام لە ناو گەنج خۆیدا هەوێنێک دروست نەکەی. ئومێد دەکەم ڕۆژێک لە ڕۆژان لە کوردستاندا بکرێت لەسەر پێشنیارە ئیشی و هەنگاوی زیاتر بڵێت. کاخاری کۆتایی بەرنامەکەی داین و دواوتەی خۆ لە سنتەری گەنجان و گەشتێکی تایبەت لە کۆتایی دەکەن. ئەمن سپاسی ئێوە دەکەم. یەک تێبینیم هەیە لە ئاخیریدا بێڵە من داوا لە هەموو خێزانەکانی شاری ڕانیە دەکەم، لە هەموو ئەو دایک و باوکە بەڕێزانە دەکەم، تەنانەت ئەوانەی کە پێیان گوتراوەیە ڕەنگە جۆرێک هەڵوەستە بکەن لە ناردنی کۆکچەکانیان بۆ سنتەری گەنجان بابێن مەیدانی بیبینن، بابێن بیبینن ئایا بەڕاست ئەم سنتەرە خۆی پەیمانگایەک نییە، ئایا خۆی نابێتە بەشێک لە دروستبوونی شخصێتێکی باش بۆ گەنجەکانیان. ئومێد دەکەم یارمەتیماندن، ئومێد دەکەم هەموو دایک و باوکێک ئەم سنتەرە بە خۆی بزانێ، ئومێد دەکەم ئەو خەڵکانەی پسپۆرن بێن سەردانمانکەن یارمەتیمان بدەن، ئومێد دەکەم ئەم سنتەرە بازنەی فراوانتر بکرێت بۆی لە ئایندەدا سەرجەم گەنجی شار و دەڤەرەکەمان بتوانێت تێیدا سوودمەند بێت و کارەکانی فراوانتریش بکات بۆ خزمەتی زیاتری گەنجان. ڕێزکە خالد بەڕێوەبەری سنتەری گەنجانی ڕانیە سپاس بۆ جەناب و بەخشینێم کاتر، سپاس بە هیوای سەرکەوتنی زیاتر بۆ ئێوە هەموو ستاف عەزیزی کە لە ناو سنتەری گەنجاندایە. سپاس بۆ جەنابەت. دیارە ئێمە لە ڕابردوو بینیمانە کە سنتەری گەنجان خزمەتێکی کردووە و کەمرین ئەم گەنجانەی کە 2000 چوونە سنتەری گەنجان و 2000 بە باگراوەندێکی ڕۆشنبیری فراوانەوە لە سنتەری گەنجان هاتنەوە دەرێ. سپاس بۆ جەنابتان، ئەمە هیمەتی جەنابتان و چەند بەڕێزێکی ترە، هیوای سەرکەوتن و تەمەندرێژی و لە شتاکی بۆ جەنابتان بۆی کەمیشە سنتەری گەنجان ئەم سنتەری گەنجانە بێت کە هەمومان هیوامەڵات سەرنجی. سپاس بۆ جەنابت کاخالد. سپاس بۆ جەنابت. بینەرانی ئازیز هاتینە کۆتایی ئەم جارەی بەرنامەی ڕوانین تا ڕوانینێکی تر شەوێکی شاد بۆ گشتلات.